ساڵی نێو کۆماری ئیسلامی ئێران بەلەبەر چاوگرتنی ڕەوتی ڕووداوەکان و ئەو زانیاریانەی کە لە ڕژیمی کۆماری ئیسلامی هەمانە پێشبینی نزیک بە حەقیقەتی ئەوەی کە لەبەرەی شۆڕش و دژە شۆڕش لەبەرەی خەڵک و لەبەرەی ڕژیم لە ساڵی 1400دا چاوەڕوان دەکرێت زۆر دژوار نییە. لەبەرەی ڕژیمدا هەموو ئەو قەیرانانەی کە کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی بۆتەوە دەگوازرێتەوە بۆ ساڵی نوێ. لە بواری قەیرانی ئابووریدا تەنانەت ئەگەر دانوستانەکانی بەرجام بەڕێکەوتنیش بگات یەکجار ناسەقامگیر و کاتی دەبێت. هەموو ڕێکەوتنەکان لەگەڵ ماجەراجوویی نظامی و تێرۆریستی حکوومەتی ئیسلامی و یان لەگەڵ گۆڕانی هەڵبژارنەکانی ئەمریکا بە قازانجی حیزبی کۆماری خواست بۆ خاڵی یەکەم دەگەڕێتەوە. هەروەک چۆن ترامپ بەڵگەکانی ڕێکەوتنی نێوان ئەم دوو وڵاتەی دراند، کۆماری خوازان هەر لە ئێستاوە خەت و نیشان دەکێشن کە ڕێکەوتنی بایدێن و دیموکراتەکان بەڕەسمی ناناسن. خامنەئی و هاوبەشەکانی لەسەر دەسڕاگەیشتن بە 80 تا 100 ملیارد دلار پارەی بلۆکرا و وەلابردنی گەماڕۆکان حسابیان کردوتەوە، بەڵام ئەم بڕە پارەیە بە هیچ شێوەیەک گرێک لە کێشە ورد و درشتەکانی خەڵک ناکاتەوە، لەبەر ئەوەی کە هیچ کات ناکرێتە خەرجی باشترکردنی ژیانی خەڵک. با سەرنجدان بە گەندەڵی جێکەوتووی ناو ئەم ڕژیمە بەشێکی بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە لابەلای بۆرۆکراسی دەوڵەتی و مەیلی بێپایانی تاڵانی سەروەت و سامانی گشتی لەلایەن سەردارانی سوپا، کاربەدەستانی ئەمنیەتی، ئاخوندە دەستڕۆیشتووەکان و بەیتی خامنەئی شەرتوگوم دەبێت. بەشێکیشی بۆ بەشی سەرکۆت لە ناوخۆ و تەرۆریزم لە دەرەوە تەرخان دەکرێت. هەر بۆیە کێشە ئابوووریەکانی زۆربەی خەڵک هەر وەک خۆی دەمێنێتەوە. شارەزایانی ئابووری خراپتربوونی بارودۆخەکە پێشبینی دەکەن و باسڵەوە دەکەن کە گرانی، تەوەڕۆم، بێکاری، کەمبوونی کاڵای پێویست، دواکەوتنی موچەی کارمەندان، بەتاڵبوونی سندوقی خانەنشینی، قەیرانی بەشی کشت و کاڵ و کەم ئاوی، بەرهەمهێنانی کاڵای بێکوالێتی، بۆ نمونە ئەو ئۆتۆمۆبیل و ئۆتۆبوسانەی کە بوونەتە تابوت و بەو هۆیەوە ژمارەیەکی بەرین لە سەرنشینان لە جادەکاندا گیانیان لەدەستداوە زیاتر پەرە دەستێن. لە بەشی نظامیدا ڕژیم بەردەوام درێژە بە ڕەوانەکردنی تێرۆریزم، بەهێزکردنی ڕەوتە تێرۆریستە شیعەکان لە عێراق، سووریا، یەمەن، لوبنان و بەهێزکردنی ڕەوتە توندڕەوە ئیسلامیەکان دەدات. ماجەراجوویی موشک هاویشتن و کار لەسەر پرۆژە ئەتۆمیەکان درێژە پێدەدات و ئاسایی بوونی پەیوەندی لەگەڵ جیهانی ڕۆژاوا دەکاتە بابەتێکی دژوار و لە هێندێک حاڵەتدا مەحاڵ. هەر بۆیە پەیوەندی حکوومەتی ئیسلامی لەگەڵ جیهانی ڕۆژاوا بە شێوەی جددی و پایەدار باشتر نابێت. با سەرنجدان بە کەمبوونی گاز و نفت و گەماڕۆی رووسیا لە کوردماوەدا لەوانەیە باجگەلێک بە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئازادی بەندکراوانی دوو تابعیەتی بدرێت و گەماڕۆکان لە ئاستی ئێستادا لە هێندێک بواردا هێور بکرێنەوە. بەڵام لە بیرمانە کە بۆ نمونە لە کابینەی ئەحمەدی نژاددا چۆن 500 ملیارد دلار لە داهاتی فرۆشی نەوت لە بارودۆخێکدا کە لە چاو ئەمڕۆ گەماڕۆیەکیش لە کاردانە بوو، نەتەنیا نەبوو بەهۆی سووکبوونی قەیران و ڕاوەستانی ڕەوتی داخرانی کارخانە و ناوەندەکانی بەرهەمهێنان، نەتەنیا باشتربوونی ژیانی خەڵکی لێنەکەوتەوە، بەڵکو گەندەڵیەکی بەرینی بە دوای خۆی داهێنا کە درێژەکەی تا بە ئەمڕۆژ هەر بەدی دەکرێت. لە ساڵی نوێژدا ڕژیم بە تەنیا ئامرازێک کە لە دەستیدایە، واتە سەرکوتوو پێشێلکردنی ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵک درێژە پێدەدات. ڕژیم دەزانێت کە لەگەڵ دژایەتی و تەنانەت نەفرەتی زۆربەی خەڵکی ئێران بەرەوڕووە و هەر جۆرە پاشەکشەیەک لە بەرامبەر جەماوەری ناڕازیدا دەبێتە هۆی ڕووخانی کۆماری ئیسلامی. کرێکاران و زەحمەتکێشان، ژنان، کەمینە نەتەوەیی و ئاینەکان، نووسەران و هونەرمەندان، چالاکانی کۆمەڵایەتی و کلتوری، ناڕازیان و نەیارانی سیاسی لەگەڵ بەرەنگاربوونەوەی تونتری دەستگاکانی سەرکۆت بەرەوڕوو دەبنەوە.
ڕژیم هەوڵی تەواوی خۆی بۆ یەکگرتووکردن و هاندانی هێزی سەرکوتگەر و پەرەپێدانی تۆڕەکانی فریوکاری لە سەدا و سیماوە تا تۆڕی بەرینی مەسهەبی و ئیمامانی جمعە بەکاردێنێت. بەڵام لە بەرەی خەڵک واتە لە بەرەی شۆڕشیشدا هەندێک گۆڕانکاری قابلی پێشبینین. مانگرتن و ناڕزاتی کرێکاران درێژەی دەبێت و کەسایەتی بەرچاوی زیاتر لە جەرگەی ئەم خەباتەدا سەر هەڵدەدەن. بزوتنەوەی مامۆستایان خواستەکانی خۆی بە جدیەتێکی زیاترەوە پەیگیری دەکات. بە شێوەی گشتی بزوتنەوەی داخوازی زیاتر پەرەدەستێنێت. کرێکاران، مامۆستایان، خەڵکی کوردستان، ژنان، لاوان، خوێندکاران، جوتیاران، خانەنشینکراوان، هونەرمەندان، چالاکان و بەندکراوانی سیاسی کە یەک ساڵ خەباتی پڕ ئەزمونیان تێپەڕاندووە بە لە بەرچاوگرتنی ئەزمونەکانی ساڵی پێشوو بەهۆی بوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیگرتنی ئاسانتر و بەرینتر بەر بەوەدی هاتنی پیلانگێڕیەکانی ڕژیم دەگرن. لە ساڵی نوێدا هیوای سەرکەوتن بەسەر کۆماری ئیسلامی و ڕووخاندنی بربەریەت و کۆنەپەرستی ئیسلامی لە ڕابردوو بەهێزتر دەبێت. ڕێوڕسمە شکۆداریە نەورۆزیەکان لە کوردستان و پشتگوێخرانی فەرمان و یاسا ئیسلامیەکان لەلایەن خەڵکەوە لە هەمان ڕۆژی یەکەمی ساڵی 1401ەوە مزگەێنی دەری ساڵێکی باشترە لە خەباتی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی.